بیر بکە و براک ئەوانەی کە قوتابینە و ئەوانەش کە قوتابی بوون ئەگەر بێت و مامۆستاکەت لە سەرەتای ساڵەوە پێت بڵێ پۆلی شەشەکان لە ئیمتیحان سێ پرسیارتان بۆ دێنمەوە ئەوەش سێ پرسیارەکە لەبەر دەستان قوتابیەکان هەڵوێستیان چۆن دەبێت هەندێکیان دەڵێن وەڵا برا درۆ دەکە مامۆستا ڕاز ناکە لەگەڵمان ئیهمالی دەکە هەندێکیشیان دەڵێن نەوەڵا بۆ ڕاز ناکە درۆمان لێ نەبینیوە و لەوەی ڕاستکە ڕاستە پرسیارەکان کەشف بووە زۆر باشە ئەی ئەوانەی کە بەڕاستیان زانی فەریقی دووەم دەبن بە دوو بەش بەشێکیان دەڵێن مادام پرسیارەکانمان زانی با خۆمانی بۆ ئامادەکەین دەست پێ بکەین دەست دەکا بەخۆ ئامادەکردن بۆ وەڵامدانەوەی ئەو سێ پرسیارە کە ڕۆژی ئیمتیحان هات کۆمەڵێکیش بەشی دووەمی قسمی دووەم کە بەڕاستیان دانا بەڵام دەڵێ جارێک کاتمان زۆر ماوە پرسیارەکان کەشف بووە دەزانین چی خەممان نییە کاتی ئیمتیحان پێش ئیمتیحان خۆمانی بۆ ئامادە دەکەین فەجەتەن ئیمتیحان دێ خۆی ئامادە نەکردووە سێ پرسیارەکەی کە کەشف بوو چییە براکەم ئەو مامۆستا ڕەئوف و ڕەحیمە کە پێغەمبەری خوایە عەلەیهی سڵاو سەلام برا پرسیارەکانی ناوگۆڕی بۆ کەشف کردی واللهی پێی وتین تۆ سێ پرسیارت لێ دەکرێت لە ناو گۆڕ چێت دەپەرست شوێن چێ کەوتیت و دینت چی بوو سوێن بەخوا ئەوە سێ پرسیارەکەیە لەوە زیاتر لێت ناکرێت تێی بۆ خۆمانی بۆ ئامادە نەکەین خەڵکیش وەکو قوتابیەکانی لێ هات هەندێکی دەڵێ درۆیە با بە قەبری چی و عەذابی چی و بەهەشتی چی و جەهەنەمی چی بە درۆی دادەنێن زۆرێک لەوانە دەبینین ئەوانش کە مسلمان و بەڕاستی دادەنێن دیسان دوو بەشن هەیە خۆی بۆ ئامادە دەکەن هەیە لەسەر تەوحید دەژیێت و لەسەر تەوحیدیش دەمرێ بۆیە لەسەر ئەوەش زیندوو دەکرێتەوە هەر وەکو چۆن دوو فریشتەکە کاتێک کە